هەمووتان نەزانن کە ئێمە لە هەرێمی کوردستان 4 شەڵتەرمان هەیە، هەولێر، سلەیمانی، دوهۆک، هەروەها 72 سعاتێکیش لە گەرمیان و ئێستا بڕیاری دروستکردنی شەڵتەرمان بۆ دەرچووە لە ئیدارەی ڕاپەڕین لە هەوڵی ئەوەیان لە سۆران و لە ئیدارەی سربەخۆی زاخۆش بە هەمان شێوە شەڵتەری کاتی بکەینەوە. ئێمە ئەم شەڵتەرانە هەوڵی زۆرمان ناوە کە بە شێوەیەکی ڕێکوپێک کارەکانیان بەڕێوە بچێت. دیارە بە هاوکاری هاوبەشەکانمان بە تایبەتی UNFPA کە بە بەردەوامی لەگەڵمان بوون لەسەر خەت بوون پێداویستیەکانیان دابین کردوون. ئەمڕۆ ڕۆژێکی گرنگە کە ئێمە ئەم ڕێکار و ڕێنماییانە لەگەڵ ڕێکخراوی UNFPA دەساودەسەکەین بۆ بەڕێوەبردننی شەڵتەرەکانمان.